ئەو کاتتان باش بینەرانی ئازیز لە قشلەی زاخۆی ڕنجینەوە سڵاوتان لێبێت. خۆشحاڵین ئەم شەو بە میوانداریکردنی کۆمەڵێک هونەرمەندی پێشەنگ و جوانی زاخۆ. بەخێراتن مامۆستایان، مامۆستا سەمیر زاخۆیی، مامۆستا حاجی زاخۆیی، مامۆستا ئەرشەد زاخۆیی. مامۆستا سەمیر لە لای بەڕێستەوە دەست پێ دەکەین. وا بزانم بیدایەت وەکو ژەنیارێک دەستت پێ کرد لە هونەر. بەڵێ ساڵە 63 وەکو ژەنیاری عودێ بووم. عود بەڵێ. بەرینگی بلیل مەعەسف کرد نایە. بەڵێ. پاشی من کرا عود. دوایش کرد تەکەمان. دوای پاشی کاک تەحسینی تەحسین تاهای یادی گوتی عود ژەن زۆرن زەحفن ماشەڵڵا و هەروەسا سازڤان بەس کەمان ژەن نین. بوو کەمانی عەزف ناکێ چۆن میسر کەمانێک بەخۆ کڕی و ئەو فێربوونە زۆری خایاند وەختەی زۆری ویست لە عود بێ کەمان؟ نەوەڵا ئینسانی هونەرمەندی مەوهوب بێت مەوهیبە هەی چ بەردەستی ینی زەحمەت نینە. بەخۆت بەهرە هونەریەکەت هەبوو بەس بزانم پاشی 5-6 ساڵ گۆرانیشت 6-7 من دەستەردە گۆرانی ژبەر و کاک تەحسینی بوو دەنگێتە گەلێکی خۆشە بشار زاخۆی دابش دەنگێتە گەلێک خۆشە بوو ئسترانە ناویش زاخۆی ماشەڵڵا هەموو دەنجیان خۆش. ئەرێ وەڵا خۆشترین گۆرانی لەلات چ بووە کە لەحنت کردبی یان گۆت بیتەوە؟ دقولیەکم هەبوو گەل گولبەهارێ. بەڵێ. شڤان و بێریڤان جوانە. ئەو ینی پڕاستی شوورێکی ناجەح بوو ینی سەرکەفتی بوو. ساڵی چەند بووە مامۆستا؟ بەلێ ساڵی چەند؟ 72 ئیزگا کوردیژی من تومار کرد. بەڵێ. ئەو پاشی مە وێنەژی کرد کلیپ کرد. بەلێ بەس ئەو کلیپە نەمانە زۆرتی لێوات. گۆرانیەکە کوو بوو لە بیرت ما هیچ ئەوە چی؟ بەلێ وایە چۆنەمایە دەتانی ئەگەر پارچەکی مەمنون دەبێت. شیرینی تو کچاکی تو زریا کشمالی دلال البر دلکی پری تو بو من بیجم و دلال البر دلکی پری تو بو من بیجم. دەست خۆش هەر بژیت کاک حاجی بەڕێزت هەر بە گۆرانی دەستت پێ کرد سەرەتا. بەڵێ. ساڵی چەند دەست پێ کرد کاک حاجی؟ ساڵە هەشتەوەیەکێ مامۆستا سەباح زاخۆیی و ئەیاس یوسف ڕەحمەت خودی لێ بتم هاتنە ئیبراهیم خەلیل لەمێدارێ لوێرێ ئەستران گوتن ئەیاز 5 ساڵە لە من گەورەتر بوو. ماشەڵڵا 4 ساڵە 5 ساڵە لە من گەورەتر بوو خودی عافی کرد. استران گوتن و جەماعەتت مەیت معسکەرێ مەیە تەڵەبە بوو معسکەری قوتابوو بووین ئەم پێک بەبووین من ئەسترانە گوتن ئەسترانێت بەیت بەرێ ئێت فلکلوری. بەلێ ئیتمەیە زاخۆ بەگرێت یان تایبەتە بە ناوچەی زاخۆ. بەڵێ ئەسترانی زاخۆ نە ماوسترانە گەلوان گوتن 81 بوو. 81 ئەمژی چوونە بوو ئاهنگا ئاهنگا گەل مامۆستا سەباح زاخۆیی مامۆستا سەمیر زاخۆیی مامۆستا عەبدولعەزیز سلێمان ئەم هەمی پێک بە چوونە ئاهنگا زەمانی ڕژێمێ. ساڵ چوون و ساڵ هاتن مامۆستا سەمیر زاخۆیی 86 ساڵ 86 هاتە زاخۆ بنگە هێلاوان ئیذاعی بولبەغدا بێ هاتن ساڵ چوون ساڵ هاتن 86 هاتە زاخۆ گوت کات تشتێکی بە حاجی بنویسم تشتێکی بوو بێژم لە وەڵام خۆشبەختانە ئەوەی دیەکەوی مە هۆزانەکەوی مەدایە و ڕەسەن ئاواز کرد و ئەوسترانە مەگوژی ئەڤینە ئاڕاخواستێر نابم. یعنی مامۆستا ئاوازەکەی دانا و بەڕێزشت گۆران یەکەمی ستران بوو. دەتوانی کۆپلێکم لۆ بڵێ بە مامۆستاش بەخۆی لێرەیە جربینا راخو از تر نابم
كروز بمرم ديسا شقوري رابم شقوري رابم شقوري رابم بوشي فلكي قميا ما ورقيرا بوشي فلكي قميا ما ورقيرا مدفت هرد بحرا أبينا تذابم جانا من مدفت هرد بحرا أبينا تذابم جانا من بەڕاستی دەست مامۆستا ئەرشەد بەڕێزت هەر ئەو فترەیە دەستت پێکرد لە هەشتایەکان والله ئەمن ئەلبومێ من یعنی وەک کاسێت بەڵێ 87 بۆ 88 من تۆمار کردە بەڵێ لە مووسڵ لە مووسڵ لە مووسڵ من تۆمار کردە ئەو ئەلبومە نیم عولێکا بوو بەڵێ پشتینگ ینی بەردام حتانوکە ئەلبومەک دی و مجموعی ئەلبومت من مسو هەشت ئەلبوم هەنە ماشەڵڵا ئاسو هەشت ئەلبوم حتانوکە من تۆمار کردە بێ سەکناندن حتا دماهیک ئەلبومێ من 2020 چێ گۆرانیەکانی بۆ تەلحین دەکردی ئاواز و شتەکان خودێ من دەست پێکەخوا gelek mamosta divêt ez navêtwana bêjim evê gelek destê harîkariya kêşê mamosta rehmetî Xalis Xelîl Zaxoyî 80 sedê stranêt min hemî wizanê tîne û supasiyekî taybet ji bo birayê min mamosta Sabah Zaxolî gelek harîkariya min kiriye gelek elbomêt min de yanî belku nehdeh elbom bes harîkariya min kiriye mamosta Semîr Zaxolî û mamosta Ebleî Silêman Zaxoyî û piştî jî min gelek awazên xwe hetanûke min pêşkêş kirîne yê xwe. گۆرانی فۆلکلۆریش گوتیتەوە من فلکلۆری گوتینە من فلکلۆری گوتینە بەس ئەغلبیان یعنی ئسترانینی تر پدر یعنی نو خاز مگوتینە مگوتینە وەکو مامۆستایان شتەچیان پێشکەش کردین بەڕێزشت لەو ئەسترانێکی زاخ بێژم ما چێناوت چین زاخوکا بهدینا دلال شیرین ما باوری بکینا جه خوشمیر و مردا باجار خم روینا جه خوشمیر و مردا باجار خم روینا گرد مرجان و موری دلال شیرین هر دو چاو نرگز جوری چیزی اوهات و بوری خب لازو بازگوهوری چیزی اوهات و بوری خب لازو بازگوهوری سحار بی برس پیدا دلال شیرین من تو دیتیت خونه دا مگو وندک گیره دا کچو کرکت نتیدا مگو وندک گیره دا کوچو کرکت نتیدا دەست خۆش دەست خۆش مامۆستا سەمیر کە باسی زاخۆ دەکرێت باسی هونەرمەندان ئەیاز و ئەردۆغان دەکرێت ئەوزان بەڕێزان ئێوە هەمووتان یادگاریتان لەگەڵیان هەبوو و لەگەڵیان بەشدار بووینە لە زۆر شت هەندێک شتم لەو یادەوەریانە لۆ بجێڕەوە ماوەستم وڵی ئەو هەردوو کەسانی ڕەحمەتی ئەردەوان و ئەیاز هەردوو نمونەك بين بو خلكي ما بو هنرمندت ما تشل زاخو تشل هرجاكي يعني تش هنگ تشرينشتن بي سترايتون نابل يعني دائما سترايتون تينا قوتن حتى بين هندك تلفزيون ميت كردستان هنا خاص ميت منطقة ما دوكي سترانيتوانات كنا بارشة موسيقية يعني هنت وصل مثلا هنت زيركن هنت وصل قوتنا بوستراني قوتنا كي درستو مكم أبشنداني والف موسيقى جانت ما تكتكو أمي تشتيهم بكنا موسيق بجا هردو دنك خوش بين قالك وما جالك هاورد ما هاري وانا كر و سر كفتن وهنجي وقتي زماني طبعا دلسوز بين كاري خدا يعني دلسوزي جالا جرينجا بو هر هنرمندكي وقتي بيت في ميدان دا بيتن دلسوز بدت كاري خدا هر كاريك يعني حتى نجار حتى حداد حتى دلسوز نبت كاري خدا نجاحتي نوين كاك سمير صفتەتیان هەبوو کەوای لێکردینە ناوەکانیان وە تا ئێستا ببینێت روشت ڕەوشت بەرز روشت گرنگترین
تشتە بوو هەر هونەرمەندێکی جوان هونەرمەند کەسێکی نازکە یعنی چ پێنگۆ بۆ بێژتن سەر حەسێبە جوان بجە هەکەر ئەوی ڕەوشت هەبت و ڕەوشەم بیری هەبت دێ خۆگرت و دێ بچێت ئەفشەندا گەلک گرنگە ینی ئەیاس هەر کەسێکی دویا بێتە ماڵاوی هەر کەسێک دویا بێتە ماڵاوی هەر وەسە ئەردەوان ئینسانێکی فەقیر بی ئینسانێکی مؤدب بیت کاری خدا یعنی ڕاستی بەرهەندێ بین نمونە مامۆستا بیرەوەریەک کورتت هەیە لەگەڵ یان شتێک مەسەلەن لەگە کاک ئەیازی کاگەڵەوە بیرەمە نەمایە بەندە ساڵە ینی ڕاستی پام پێک بین ینی ژیان ئەم هەمیان پێک بین چل زاخ و چل بەغدا ئەیاس نکمە بی ماڵەمە بی و ینی بێنای بێ منەت هات بێنامەژی بێوی نەتات بجا gelek tiştêteyên besnavên bîrame heta dêtoo bîrî dečînekin kak Hazî dê kak Hazî wekû gotim eyaz û Erdogan bûyne kultûrek li navsê مامۆستا ئەردەوان و ئەیاس دەمێکی کێمدا ینی هوەری دا ینی چەند ساڵت هوەری دەمان بەس gelek پشخۆ هێلادن gelek ستران و سترانێت بنەجه و دلسوزی و نەخواسمە ئەردەوان ینی ئەردەوان چ شۆرەشێدا هونەرمەندی شۆرەژوان بی ئەردەوان ئەلزاخ و ئەردەوان بی بەس دوای چوو شۆرەش بی ئەردەوانێک دی ینی گۆرانی شۆرەش ینی شۆرەشگێری و ئێزگێ دەنگێ کوردی بی و مامۆستا سەباح زاخۆیی مامۆستا سەمیر زاخۆیی و عیمات ئاکرەیی ڕەحمەتا خودێ لێ و کاک شەماڵ ئاکرەیی و عەبدوڕەحمان حاجی مامۆستا و هەروەسا عەبدولعەزیز سلێمان ژی دەورێکی gelek هەبین ئەردەوان پێشێ قستن و سترانێت یعنی هەفچەرخ سترانێت دلسوزیت ملەتی و دەمێکی کێمدا ینی ئەردەوان احتیمال هەیە ئەمرێوی هوەری 9 ساڵ بی 10 ساڵ بی ئەیاژی هەروەسا 7 ساڵ 8 ساڵ بەس بەرهەمێکی کلتورێکی جوان بەرهەمێکی جوان لە دوای خۆ هێلادن ینی ئەم هەمیژی داغباری وێ بەرهەمێوانە ئەو بەرهەمێ مامۆستا سەمیر زاخۆیی و مامۆستا عەبدولعەزیز سلێمان و سەباح زاخۆیی و سەیدای وەلید ڕەحمەتا خودێ لێ وەسا پەروازەت کردن وەک ئیتارێکی چێت کردن ئەvە هوزانێ دەینی دەفخ و ئاواز کردن دا تشتێکێ لێ ئیضافەکە زێدە کردن مامۆستا وەلید هەروەسا مامۆستا سەباح هەروەسا و مامۆستا عەبدولعەزیز سلێمان ئیتارێک بوو چێت کردن وەک پەروازەکی پەروازێک بسترانە ئەردەوانی ئەیازی چێتکردن ئەش نیکەوەنە ئەوسترانەت گوت ئەوسترانە حتانوکە بنەجهن ji ber çî çikû destskariya 4-5 هونەرمەندێت mezin ئەوسترانە هاتی نەگوتنی زەدەمی زەو پرسیارت لێ بکەم بەڵێ بۆچی کاریگەری تا ئێستا ماوە تا ئێستا تەسیری ماوە تەنانەت گەنجەکانیش حەز دەکەم بڵێنەوە ئەوسترانە وەکە ئەم بێژین ئەم هەرد بێژین ڕەحمەتی ئەردەوان و ئەیاس ئەوسترانە گوتە تا پاریکاریا 5-6 هونەرمەندێت مەزم بین سترانە لاواز نەدگوتن سترانە هەفچەرخت گوتن یعنی ئەو پەیڤ ئاوازین مامۆستا سەمیر زاخۆیی مامۆستا عەبدولعەزیز سلێمان سترانە ئەردەوانی و نەکن لاوێت من دژمن هێلی ناچێکن یعنی پەیڤی جوان زۆر جوان بی و ئەو ئاوازە دەینادی سەر سترانە ڕەحمەتی ئەیازی چ بکەم ئەس پەیوێت مامۆستا دکتۆر بەدرخان سندی و ئاوازە مامۆستا سەمیر زاخۆیی هەروەسا پاریکاریا وان هونەرمەندی دیتر ژی ڕەحمەتا خودێ لێ وەلید خالد و سەباح زاخۆیی یعنی یە ڕئیسی عازفێت ڕئیسی و هاوازدانەرێت وانە gelek زیرەک بین و ئەوسترانێت لاواژی نەگوتینە کە خەلکێکی زێ بچت باش هەتانوکە ئەم وەسترانە دووبارەت کین هەمێ ئاهەنگا me nehêlaya Awstrana bimrinjî yanî yê emerî 10 salî jî Erdogan nedîtiye me Erdoganê dîtî û eyazê dîtî em pêk veçûne ahinga û em ê hatîn ev ê dîtir Erdogan ew nedîtîne henera wana dilsûziya wan bû milletê wana û Awstranê siyasî gotîn bû milletê xwe çica nayên namirin Awstranê her sat evînî jî atifî jî gotîn çica Awstrana namirin دەستخۆش ئێستا ئەمەش ینی مەسەن لە هەولێرێ گۆرانیەکانیان زۆر دەڵێنەوە و لە ئاهەنگ و دیلانەکانی خۆمان مامۆستا ئەرشەد
ئەوانی ئێستا تازە گۆرانی بێژن لاوەکان چ بکەن تا بەو شێوازەی حفاز لەو کللتوری بکەن حفازی لێ بکەن و بتوانن ئەوانیش کللتورەی جوان بەجێ بێڵن خودێ مامۆستا وەک مامۆستا حاجیژێک ئاخفتینوکە تشتێک تازە گوت ئەردەوانی ئان سەیدە ئەیاز وەختی سترانت گوت یعنی پەیڤ و ئاوازت ژێت گرتن مانە دوێت ئەڤێت نوکە گەنجێت نوکەژێک دەنگێت وان گەلک خوۆشن و مامۆستا هەر نوکە هەر حازرن مەیدانێدا هۆزان و ئاواز گەلک گرنگە بۆ یعنی ژێگرتنا سترانێ هۆزان و ئاواز گەلک یعنی مهمە چونکی بۆچی دێمینت یعنی مە نمونەیەت هەین حتا ناف یەتوە دەژێک مەخەدە مامۆستا حەسەن زیرەکی ناسر زازەی بینی تشتێت ساڵێت هەفتێ و پێنجا و ساڵێت شێستاژێک حتا نوکەماینەمە مینا مامۆستا ئەردەوانی یعنی سترانێت ساڵێت هەفتێ و هەشتێ نوکە ئەم بێژین نوکە ئەم بێژین چ ئەس بێژم چ مامۆستا حاجی بێژت حەچکۆ نوکە هاتی چێکردنێ چونکی بۆچی سترانێکی ڕەسەنە سترانێکی خۆشە تشتێکی تشێبێژی یعنی هەموو هەردەمت ئێت پێشکەشکردنی وەک ئەوانی بەڕێزت باز دەکەی کە گۆرانی بێژە نوێەکان تازەکارەکان پێیوی هەڵبژێرن ئاوازی هەڵبژێرن هەموو شتێک نەڵێ ئەدوێت هەلبژارتن هەبێت چونکی هەلبژارتن گەلک مهمە گرنگە بۆ هونەرمەندی یعنی پەیڤێکی گەلک جوان والگەل ئاوازێکی تازە و دەنگێکی جوان یعنی دێ ئەو سترانە ئیشاڵە دێژێ خوا گرت ئامۆژگاریە هەندە هونەرمەندێت مازم بکرد يعني بزفرن الهنرمندت مازن وقت مامۆستا سەمیر زاخۆی سەباح زاخۆی عەبدولعەزیز سلێمان بێت ئامۆژگاریان وەرگرن ئەڤە باشە ئان نەباشە چێنابێت سترانە کوردی بێت خۆرێ لاواز بتن مەدوێ سترانە کوردی بێت خۆرێ کوردەواری بت نەش ترکی و فارسی و عەرەبی هاتە بتن کوردەواری بتن ئای سەحەت خۆشە ڕەزین بتن بێتە خۆرێ بۆ ئەجیاڵە بمینتن ئەو ئەجیالێت دیف مەدابێن ئەوێت دیف مەدابێن بزن اوسترانا او نسترانا ترکیه آنجی عربیه آن فارسیه اوسترانا علی ماستی پازیه ماستی مره یعنی تمام انا مامستا تو دست خوش حت خوش مامستا سمیر هنر چی پی بخشی و چی لبردیو چی داتو چی لبردیو والله قالك دامن خلكي ما يعني انسان يعني ملتي ما يعني من تجربة ما هي براستي يعني الجوارك نخوش كفتم عملي بمكن سلام و روي هالروش يعني هم روجي معدل هشتي كستاتنا مالا من ما شاء الله والله وديش تركيا هاتن سلوبيا وجزيرة هالوصا روش هلاتي شنو بيه المهم مامۆستا بە خۆشت خینت زۆر شیرنە محبوبی هونەرمەندیش نەوای هەر محبەتم ملەتی گەلک گرنگە بوو هونەرمەندی وەختی هونەرمەند ناف ملەتی خۆدا سەرکەفتی بتن و باحترام و قەدر بت يعني شتێکی گەلک مازانە يعني باشترە و مەلاین دۆلارە نەزانی قەسا خۆشە وەختە سیکێ داتێم هەمی تحیە فلان بێوان يعني سەلام نكمل قالك يعني اسبي خوش بم واكيد يعني قالك مغريات بومهات المغريات عندك شولا اسبكم شولة شول يعني بله تجارات من نكر وقلت لك اسبكم ازي هنر جدزتم يك دقيقة مقومة بندو رخك دائما اذكاري دان تبي مولا من جي اسليترين مخوري دفترة من الويرة وقلم شت الشكوات بيرم طب نبيس دەست ودي بتاع الشعر دي بتاع سترون ودي شيبت ودي نجاحتي شتێکی جوانی لێ دروست دەبێت شو لي من أبيع دەستت خۆش هذه والله مامۆستا حاجی بەڕێزت ئەو هاوڕێتیت وابزان بە تەمەەن هاوتەمەەن نینە تو والله 15 ساڵە من گەورە بەڵام هاوڕێن ئەم مامۆستا سەمیر زاخۆی هەردەم مەنەوێت ئەم گەڕینی خوارێ مامۆستایە مەیە نەکو ئاخفتنێکی نەخۆش دەبێ مە دەرکەبتن ئەوان وەکی دی ئەو مامۆستا عەبدولعەزیز سلێمان و سەباح زاخۆی ئەم سەباح زاخۆی هەڕوو لە پێکەوەنە مامۆستای منە پێکەوەنە ئەم و هەر وەساژی گەلک ستران بێژی دیل زاخۆ هەمیژی بسایە مامۆستا عەبدولعەزیز سلێمانی و هەروەسا مامۆستا سەمیر زاخۆی و سەباح زاخۆی ئەڤە هەمی پێشکەتینە چەوە
نەکە تیجارەت نە بازرگانی هوەری کوردی بمینێت هوەری کوردی بمینێتن بوو بێژن ینی زاخۆ لاندکە هوەریە ئەردەوان زاخۆی ji babê min ê girtî bêje heylal û kewêdînê resene Kurdiya resene mastê merre min gote te wî Hesenê Cizîrî girtiye û Mehmed Arifê Cizîrî xwedê wan efî kitin ev tişte ji wanê girtî her tiştekî ji guhê wan gulê bî ji devê wan gulê bî yanî dimînitin resen û bê evê dî bê perwazekirin musîqek biyanî her ew musîqa Kurdî و ام همه جیل و مدرسه رابین او قطابخانه ماموستا عبدالعزیز سلیمانی ماموستا سمیر زاخوی صباح زاخوی دینادی ام الوی قطابخانه نو ان شاء الله ام دست خوش هنری برنادین هندی ما باتن ام ملکی ملتی نو و ماموستا گوتی وقتی امت بازار راد بونین همی صلاوی مت کن دست خود گلک کیفامتتن هنر نمرتن هنر منجی محبوبت و خوش بتن ناف ملت خدا و اوینا ملت خواه بتن دەستان خۆش بی کاگەرشت هاوڕێتی لە بینی کەسی ئاسایی و هوەرمەندان جیاوازی هەیە طبعا جیاوازی هەیە چونکی هوەرمەند دەبێت یعنی جیاواز بتش هەستی ناسکترە هەستی نازکترە دەبینی گەل حەدەفە یعنی تشێ بێژت قەهرت کەیفایت ئێت کۆچل دنیایت ئێت یعنی هوەرمەند ئەمە ئیبداع الگەلوی ویدامێت کە تشکە یعنی زیاتر احساسی زیاتر احساسیوی سترە ساسیوی پترە زۆر زار بازیش دەداتەوە نیە زەریبەی ئەو احساسە ناسکەشی دەدات بێجا ئەس تعقیب کەم سەر ئاخفتنە مامۆستا حاجی ئەردەوانیژی کسترانە کێ گوت بە سبحان الله ئەلە خواشترژکت گوت یا کێ باشک یعنی سترانە کێ گوتە بە یعنی ئەم دەبێژین نمونە سترانە ئارام دیکرامی گوت باوەڕ بکە یعنی حەجکو بۆی هاتی چێکردنێ یعنی سبحان الله او انسانه مامۆستایەکی gelek manzıbî نمونه بی یعنی هەر چهار پارچێت کوردستانê ئەکید سەیدە ئەردەوان ئەوزە ئەمە ئێستا بەرەو کۆتایی بەرنامەکەی دەڕۆین تێبینیە بڵێ مامۆستا هوەرمەند بخەمات بێژت ئەم سترانە بخەمات بێژین خەم سترانی نێت کەیفێ فلان بێبوو بەس هەنێ داتەوە داتە بەس خەم مسەیترە سەر هنری کوردی خاصتا نخواست ما کوردی بجا خلق حسیدی بمد بن کو امت خوشی دانین و امت هنرمندین و امت دلگشین دا خوشین بس خودی ام همی خم خوری خم هلگرین حەزم لە کۆتایی منیش لەگەڵتان دەبم کۆپلەکی مامۆستا ئەیازی یان مامۆستا ئەردەوانی تستان پێ باش بوو حەزم لێە بەوی کۆتایی سێ قۆڵی بڵێن بزانە اتفاق لەسەر چ دەکەن دوورێ زاخۆ پەری دڕینن خۆشیاب چاوێت خۆنابینن دوورێ زاخۆ پەری دڕینن خۆشیاب چاوێت خۆنابینن سەیرانینە خەمڕەڤینن ئەڤین دارن دل حەلینن سەیرانینە و خەمڕەڤینن ئەڤین دارن دل حەلینن ئەمەشیار بین بەرز پێدا چ دەردەوەم کەتین تێدا ئەمەشیار بین بەرز پێدا چ دەردەوەم کەتین تێدا کوترینا زەنگلێ لێدا بلاه و بل دەڤێڕێدا کوترینا زەنگلێ لێدا بلاه و بل دەڤێڕێدای خۆش بەم دەنگە خۆش و بەم ئاوازە جوانە لێرە لە زاخۆی ڕەنجین ماڵاوەیتان لێ دەکەین تەندروست بن.